لەسەر ڕاستپاردەی ڕێزار جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی کە داوا لە هاوڵاتیان ئەکات دەست بە ئاوەوە بگرن. ئێمەش وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان ئەمڕۆکە مەراسیمێکمان سازداوە بۆ ئەوەی ئافرەتان هۆشیار بکەینەوە کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پاراستنی ئەو. ئەمڕۆکە سکرتاریەت بم ساڵاکی هەستاوە، ئێمەش دوا بە دوای سکرتاریەت هەڵمەتەکە فراوان ئەەکەین بۆ هەموو شار و شارۆچکەکان. ئێمە ناوەندی هەولێرین، هەڵمەتەکە بە فراوانی ئەنجام ئەدەین. سەرەتا هۆشیاری بوو، دواتر ئەنجامدانی سیمینارێک، دوای سیمینارەکەش دابشکردنی بڕۆشەر و زانیاری و ڕێنمایی بۆ ئافرەتان. بە حکمی ئەوەی ئافرەت زیاتر لە ماڵەوەیە، کارەکانی زیاتر لە ماڵەوە ئەنجام ئەداتن، زیاتر ئاو بەکاردەینێتن، بۆی ئێمەش داوا لە ئافرەتان دەکەین بۆ ئەوەی بتوانن دەست بە ئاوە بگرن.